بڕە خەدەماتمان هیچ نییە، باخچەکمان نییە، عەدیقەکمان نییە، ئاومان تەواو نییە، هیچمان خەدەماتیشدا نییە، کەسی خەدەماتیشمان لێ وەردەگرتن، کەسی 5,000 بوو یەکردە 45,000 دینار. هەرو خۆی زیاد دەکات، باوەڕ تێبی دەکاتە 75,000ش بەخۆی وەی گوتیە. داوا لە حکومەت دەکەین، داوا دەکەین هاوکاریمان بکەن بەڕاستی و کابرایە وەکو برێ قەدرمان لێ دەکاتن. قوتابخانەی نیوە چێری کردیە، قوتابخانەکەی تەواو نییە، نیوە چێرە قوتابخانەکە، داوای لێ دەکە قوتابخانەکە تەواو نییە، بە کەیفی خۆی مامۆستای دەگۆڕی بێ ئەمر تەربیەی، بە کەیفی خۆی دەگۆڕی، با تەماشاکە مدیری دەگۆڕی، مامۆستای دەگۆڕی، دەبێ عەمر ژێی سەمی دابیتن. تەماشاکە هەمووی بە گەڕەکە، هەر گەڕەکەک هەیە فول ئاوە، گەڕەکە چ هەیە هەمووی وا دەخنچێ لە تێنان برام. عینەن حسابی ئەو گەڕەکەش پارە لەمە وەردەگرن. ئێستا کە پارەیان لەسەر خەچی زیاد کردیا مانجە 15,000. ئێلۆ برام ئەم تو ڕۆژێ ڕۆژێک 40 دقە ئاو دەدەیە من. ئێلۆ لە بە ئەو 40 دقە ئاوە 15,000 لە من دەستنی عینەن حسابی مارەکان دیکە. دوو بیر لێدرایە لە گەڕەکی ما 18 ماری لێیە، 18 مارەکە سەعاتدا ئاوی دێ، 11 شەوێ ئاوی دێ، 8 ئاوی دێ، هیمەش ڕۆژ ناڕۆژەک 40 دقە ئاوە. 40 دقەکەش 10 دقە بەس بە هەوا دێتن. کێشەی کەم ئاوی گرفتێکی زۆر گەورەیە لە وەرزی ئاوین و زستان بۆ شارەکەمان. ڕۆژێک ڕۆژێک کاتژمێر نیوێک ئاومان بۆ دابین دەکەن ئەگەر گیر و گرفتی مۆلیدە نەبێتن. خاڵی دووەم لە نەخشەی شارەکەدا 5 دەروازە هەیە، تەنیا دەروازە کرایەوە و ئەویش بۆ پارە وەرگرتن و سەرانەیە لە دانیشتوانی ئەو کۆمەلگایە. خاڵی سێم وێزگای کارەبانی نیشتیمانی دەبێت 4 ڤیدەر بێت، بەڵام تاکو ئێستا تەنها 2 ڤیدەر بۆیە بەڕێوەبەراتی کارەبای هەولێر لێی وەرنەگرتووە، پرۆژەکەی وەرنەگرتووە کارەبا. خەڵکی خواخوایەتی کارەبای مۆلیدەی نیشتیمانی نەبێت لەبەر ئەوەی تەعاملی ئاو لە بۆ شارەکەمان ناکات، کارەبا دەپسڕێت.